ئەوە چیای حەسەن بەگە وەسوەرە تەماشاکە بزان سۆران کۆ لێرە ڕێک لە ناو تەمیە وە شوەیە کە ڕووبارێک بی وە شوەیە کە هەور بی وەڵای زۆر سەیرە ئەی ماشەڵڵا جا لێرە ڕا ئەوە ڕوو دەدا ئەتوش دەکەوێنە یانێ ئێستا لەو لۆفەی ڕام بێمە خوارێ ڕێک دەکەمە ناو تەمی جێیەکی زۆر زۆر عەتیقەیە ماشەڵڵا ئەوە یەکێکە لە جادە خەتەرەکان کە زۆرترین ڕووداوی دڵتەزێنی لە ڕوودایە لەبەر هەندێ هەر باش نییە تەسویرش دەکەمە لا بەم جارێ لە جێیەکە زۆر سەیرە لە خۆشیان حەز لێ تەسویر بکەیت ئەوەش سۆرانە ڕێک لە ناو تەمیدایە یەکجاری هەمووی تەمە ئەوە چیای حەسەن بەگە وەسوەرە تەماشاکە بزان سۆران کۆ لێرە کا سۆران دیار نییە ئەمێ کە تەبنەوە هەورەی زێکی ئەنتیکەیە ها لێرە ئەم لەو لۆفەی بڕۆمە خوارێ مش دەکەومە نایە ها ئێستا لۆفەی خوارێ ئەلێ ڕامش دەکەمە ناو ئەو هەورە تەمە ش دەکەویتە عادی پێی دەرێن تەم بەس بەخۆی هەورە تەماشای ها زۆرە هەورەکە ها لە نزمیەوە دروست دەبی زۆر سەیرە تەماشای ئەو کۆنتاکتەی بکە لە بینی هەورەکە و چیاکەی عەجیبە